نزیکەی 40 ڕۆژ بەسەر دابەشکردنی موچەی مانگی شوبات تێدەپەڕێت، بەڵام حکوومەت هێرێم تا ئێستا هیچ وادەیەکی بۆ دابەشکردنی موچەی مانگی ئازار دیاری نەکردووە، کەواتە حکوومەت هێرێم ئامادە نییە بە پاشەکەوتکردنی لە سەدا 21 موچەش 30 ڕۆژ جارێک موچە دابەش بکات. ئێمە وەکو میلەتی کورد هەمومان تێگەشتوون لەوەی کە هەتا ئێستا ئەم داهاتی کوردستان زۆر زۆرە، بەڵام ئەمانە دەستیان بەسەرا گرتووە نایەن. ئێستا وا هاتوون سەر قەناعەتێک کە موچەکەمان بڕات سەر بەغداد، لەبەرەوەی کە وەکو بتوانین وەکو موچەخۆرانی عێراق ماغانە موچەی خۆمان وەرگرین. حکوومەت خەدای خەڵکەکەی خۆمانە، دەنگی پێداوی شواکە دەستی خۆش، ئەو خەڵکی خۆمان دەنگی پێ نەدا بە حکوومەتی شوانەکە. حکوومەت دەتوانێت بەس خەزیێنەکانی سەری ڕەش دەرکە پارەی هەموو یەکێتی ئەوروپاشەدا نەگەر کوردستان. حتا لایەنێکی سیاسی پێشڕەوایەتی و عەدنا بۆ میلەتەوە میلەتە یەک نەخە، ئەمانە هەر لەسەر ڕەوڕەوەی خۆیانە ڕۆن. یانێ ئەبێ لایەنێکی سیاسی پێشڕەوایەتی بکات، چه عیلمانی بێ چه ئیسلامی بێ. ئابووری ناسێکیش پێی وایە هەرێمی کوردستان خاوەنی دەیان سەرچاوەی داهاتە و دەتوانرێت پشتیان پێ بەسترێت بۆ دابەشکردنی موچە، بەڵام حکوومەت زیاتر خەرەکی گەندەڵی و خۆدەوڵەمەندکردن و ئاودیوکردنی سەرەت و سامانی ئەم کوردستانەیە. بۆی کە داهاتی تر بەدەستبێنی پێشتر بێت تۆ حکوومەتێکی تەندروست بی، جەستێکی تەندروستت هەبێ. حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتەکانی و کابینەکەی کابینێکی ناتەندروستە. ئێستا بۆ نمونە بڵێ ئێمە پرۆژەیەکمانە بی بە بۆ وەزارەتی فڵان، چ ئەوی کە بۆ لای کەسێکی بەرم لە بازاڕە هیچ دەسەڵاتێکی نەچی بی بێ بۆ لای وەزارەت یەک شتە، هەردووکیان پێیان ناکرێت. حکوومەتداری وەزارەت و کابینەی حکوومەت بەم شێوە ناڕابڕێەوە. کێشەی گەورە هەبێت لە هەرێمی کوردستان، تاوە خەڵکی هەرێمی کوردستان تا ئەژنۆی پەڕی بێت و قاچی پێوە نەمابێت، پەرلەمان ناتوانێت قسەیەک بکات لەسەر ئەم بابەتە، ناتوانێت لێپرسینەوەیەک بکات. لەبەرەوە ئێمە کارتۆنی پەرلەمانمان هەیە، بووکەڵەی حکوومەتمان هەیە، ئێمە ناتوانین بڵێن بە بووکەڵەیەک بە کارتۆنێک وەرە ڕۆڵ ببینە، وەرە ئەکتیڤ بە. ساڵی 2020 گەشتووەتە مانگی 8 کەچی حکوومەتە شکست خواردووەکەی هەرێم 2 موچەی دابەش کردووە کە لە سەدا 21 موچەیەکی شانی پاشەکەوت کردووە. تەنانەت نەیتوانی بەر لە جەژن موچە دابەش بکات و بیکات بە جەژنانە بۆ موچە خۆرانەی کە لە ماوەی 70 ڕۆژدا تەنیا 1 موچەیان بلێبڕینەوە وەرگرتووە. چاودێرانی سیاسی هەرزی وەشداریاندا لەوەی کە حکوومەتێک لەسەر ئەنجامی هەڵبژاردنێکی ساختە بنیاد بنرێت و پشکدارەکانی لەسەر بنەمای هەواڵگری و کۆنەقین و ڕقی شەخسی دیاری بکرێن، با بەڵێنەکانیش قەبە و گەورە بن، بەڵام لە کۆتاییدا کردارەکانی بچووک و بێبەرەم دەبێت. هەموو ئاماژەکان بۆ ئەوە دەچن کە حکوومەت هێرێم لە ساڵی 2020 تەنها بتوانێت 5 موچە دابەش بکات کە کابینەکانی ڕابردوو لە سەردەمی قەیرانی دارایی هیچ نەبێت 9 موچەیان لە ساڵێکدا دابەش دەکرد. هەر بۆیە موچەخۆران دەڵێن سەد ڕەحمات لە کەفەن دزی پێشوو. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.